شادەماری وزەی هەرێم لە ژێر درۆن و موشک و هەڕەشەی لایەنە سیاسیەکاندا. یەکەم جار نەبووە و کۆتاجاریش نابێت. هەر کاتێک هەرێمی کوردستان پێشکەوتنێک بەخۆیەوە دەبینێت، نەیاران و دژبەرانی یان هێرش دەکەنە سەر پێگە و ناوەندێکی بازرگانی، ئابووری و ژێرخانی وزەی یانیشکردەوەیەکی تێکدەرانە ئەنجام دەدەن تاوەکو بەربەست بخەنە بەردەم گەشە و ئاوەدانیەکەی. هێرشەکەی ئەم جارەی سەرکێڵگەی کۆرمۆریش بەبێ دوودڵی و بێگومان بەدەر نییە لە دژایەتیەکی ئەشکرای کوردستان. بەڵام بابزانین کێڵگەی غازی کۆرمۆر تایبەتمەندیەکانی چین و بۆچی بەم شێوەیە هێرشی دەکرێتە سەر. ئەوکات ئایندەی ئەم کێڵگەیە چی دەبێت و حکوومەتی هەرێم و عێراق پێویستە چ ڕێکارێک بگرنەبەر. بەرچاو ڕوونیەک کێڵگەی غازی کۆرمۆر کە باسیەکانی وزەی هەرێمی کوردستان ناسراوە لە ماوەی ڕابردوودا لە پرۆژەیەکی ئاوەدانکەری ئابووریەوە بۆ بازنەیەکی ترسناکی ململانی سەربازی گۆڕاوە. بەپێی ئامار و داتای سەرچاوە ئەمنیەکان ئەم کێڵگەیە لە ماوەی کەمتر لە 3 ساڵی ڕابردوودا 11 جار بە شێوەی جیاواز بە تایبەت لە ڕێگەی درۆن و موشکەوە کراوەتە ئامانج، کە ئەمەش مەترسیەکی جدی لەسەر ئاسایشی وزەی هەرێم و عێراق دروست کردووە. گرنگی استراتیژیەکەی کۆرمۆر کێڵگەکە بۆچی دەکرێتە ئامانج؟ کۆرمۆر تەنها کێڵگەیەک نییە بۆ دەرهێنانی غاز، بەڵکو کۆڵەکەی سەرەکی بەرهەمهێنانی کارەبایە لە هەرێمی کوردستان. بەپێی داتافەرمیەکانی کۆمپانیای داناغاز و حکوومەتی هەرێم، ئاستی بەرهەمهێنانی غاز لەم کێڵگەیە گەیشتوتە نزیکەی 500 بۆ 520 میلیۆن پێسێجە لە ڕۆژێکدا، کە هەرەمەش پشکی شێری لە بەرهەمهێنانی کارەبادا پێبەخشیوە. بەمانەیەکی دیکە نزیکەی لە 180 وێستگەکانی بەرهەمهێنانی کارەبا لە هەرێمی کوردستان لە پارێزگاکانی هەولێر، سلێمانی و دهۆک بە غازی ئەم کێڵگەیە کار دەکەن. جیاواز لەمەش ڕۆژانە زیاتر لە 1100 تەن غازی شل لە جۆری LPG دابین دەکات، کە پێداویستی تەواوی ماڵانی هەرێم پڕ دەکاتەوە. ئەم توانایی کۆرمۆر وەتە هۆی ئەوەی هەرێمی کوردستان چیتر پێویستی بە هاوردەکردنی غاز لە وڵاتانی دەوروبەرەوە نەبێت و لەم بوارەدا سەربەخۆ بێت. 11 هێرشی بەردەوام زنجیرەیەک بۆ پەکخستنی ژێرخانەکە. ئەوەی لەبارەی کێڵگەی کۆرمۆرەوە جێگەی نیگەرانیە بەردەوامی و چڕبوونەوەی هێرشەکانە بۆ سەرم کێڵگە گرنگەی کوردستان، کە لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا 11 جار هێرش کراوەتە سەر دامەزراوەکانی کێڵگەکە و هەرەمەش بووەتە هۆی تێڕامان لە گرنگی استراتیژی وزەی کۆرمۆر و هۆکاری هێرشەکان، کە شرۆڤەکار و شیکەرەوە ئەمنیەکان هێرشەکان بەم شێوەیە پۆلێن دەکەن. یەکەم، گۆڕانی تاکتیک. هێرشەکان سەرەتا بە موشکی کاتیۆشا دەستیان پێکرد، بەڵام دواتر مەترسیدارتر بوون و گۆڕان بۆ بەکارهێنانی فڕۆکەی بێفڕۆکەوانی بۆ ڕێژکرا و خۆکوژ. دوام، زیانە گیانی و مادیەکان. بەشێک لەم هێرشانە تەنیا بۆ ترساندن و ئاژاوەنانەوە نەبوون، بەڵکو بوونەهۆی شەهیدبوون و برینداربوونی ژمارەیەک کارمەند، لەوانەش کوژرانی 4 کارمەندی بیانی لە یەکێک لە هێرشەکاندا و زیانگەیاندن بە کۆگاکانی سوتەمەنی. سێەم، سەرچاوەی هێرشەکان. زۆربەی هێرشەکان لە سنوورەکانی دەرەوەی دەسەڵاتی هەرێم و لە ناوچەکانی ژێر دەسەڵاتی هێزە عێراقیەکانەوە ئاڕاستەکراون، بە تایبەت لە سنووری خورمات و دەوروبەری کەرکووکەوە کە جێگەی تەڕاتێنی میلیشیاکانە. کاریگەری هێرشەکان لەسەر داهاتووی ئاسایشی وزە. ئەم 11 هێرشە کاریگەری ڕاستەوخۆی جۆرە و جۆریان لەسەر ئاسایشی وزە هەبووە، لە نمونەی ڕاگررتنی کاتی پرۆژەی فراوانکردن، کە لە ئەنجامدا کۆمپانیای پێرەل پێترۆلیۆم چەند جارێک ناچار بووە کارەکانی پرۆژەی فراوانکردنی KM250 ڕابگرێت و بەڵێندەرە بیانیەکان بکشێنێتەوە. ئەمە شوای کردووە ئەو پلانەی بۆ زیادکردنی بەرهەمی غازدانرا بوو دوا بکەوێت. ئەوکات کەمبوونەوەی کارەبا یەکێکی دیکە لە کاریگەریەکان بووە، چونکە هەر جارێک هێرش دەکرێتە سەر کێڵگەکە بەرهەمهێنانی غاز بۆ ماوەیەک ڕادەگیرێت، کە ڕاستەوخۆ دەبێتە هۆی کەمبوونەوەی کاتژمێرەکانی پێدانی کارەبا بە هاوڵاتیان. هەرێم و عێراق چی بکەن؟ ئەنجامی ڕووداوەکان تەنیا دەرخستەی ڕق و ئاژاوەنانەوەی هەندێک لایەن نییە کە دژی هەرێمی کوردستان دەجوڵێنەوە، بەڵکو ئەرکێکی گرنگ و قورسیش دەخەنە سەرشانی حکوومەتەکانی هەرێم و عێراق. ئەمەش بە مەبەستی لێکۆڵینەوە لە بکەرانی هێرشەکان، ناسینەوە، دۆزینەوەیان و ئاشکراکردنیان و دەستپێکردنی پرۆسەیەکی جدی ئەمنی بۆ پاراستنی ژێرخانی وزە و زۆرترکردنی سەقامگیری و ئاسایش لە هەرێمی کوردستان وەک بەشێک لە عێراقی فیدراڵ، کە لە سەرەتای ترین حاڵەتدا ئەرک دەکەوێتە سەرشانی حکوومەتی فیدراڵ بۆ پێکێنانی لیژنەی بەدواداچوون و ئاشکراکردن. هاوکات هەرێمی کوردستانیش لە کۆمەڵگەی نێودەوڵەتی بەرەو سکاڵاکردن و سەرکۆنەکردنی هێرشەکان هان دەدات.
دەرەنجامی ئەم هێرشانە و ئایندەی کۆرمۆر. حاشا هەڵنەگرە کە کێڵگەی کۆرمۆر بە تواناکانی بۆ بەرهەمهێنانی وزە چ گرنگیەکی هەیە. بۆ یارێمی کوردستان وەکو کۆڵەکەیەک پشت بەم ناوەندە دەبەستێت بۆ دابینکردنی وزە. بەڵام هێرشەکان گەیشتونەتە 11 جار و لە ڕاستیدا هیچ گەرانتیەک نییە بۆ ئەوەی لە ئایندەیەکی دوور یاخود نزیکدا دیسان کێڵگەکە بە ئامانج نەگیردرێتەوە. لە ئێستادا ئیتر چارەنووسی کێڵگەی کۆرمۆر بەستراوەتەوە بەتوانێ حکوومەتی هەرێم و بەغدا لە ئاستی ناوخۆی و بیانیدا بۆ پاراستنی ئەم دامەزراوە هەستیارە کە شادەماری وزەی هەرێمی کوردستان و گەشەی شار و ناوچەکانیەتی. بەردەوامی هێرشەکان و گەیشتنی ژمارەیان بۆ 11 جار ئاماژەیە بۆ ئەوەی کە دەستێکی شاراوە دەیەوێت بە خنکاندنی کۆرمۆر تاریکی باڵ بەسەر هەرێمی کوردستاندا بکێشێت و ڕێگری لە گەشە سەندنی کەرتی وزەکەی بکات. کوردستان لە پێشکەوتن دوور بخاتەوە و هەژمۆنی دەرەکی بەسەریدا زاڵ بکات کە بەمەش خەڵکی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان زەرەرمەندی سەرەکی دەبن.